ئەم شوێنەی کە من وەستاوم گەنجێکی قەزای خورمات وەستاوە بە هێنانی ئامێرێکی پاکردنەوە و تەسفێکردنی ئاو لەنێ ئەم دوکانەیە دایناوە و ڕۆژانە و ئاوەی کە بەردەدێتەوە بۆ هاوڵاتیان یاخود ڕۆژە ئاوی قەزاکە خەزانەکانی لێ پڕەکا و لەبەرەوە هوردە وردە ئاوەکان تەسفێ دەکا و بە جیریکانی و بەدەبە دەفرۆشێ بە خەڵکی بەو پێی کە ئاوی پرۆژە ئاوەکەی قەزای خورمات و کە بەردەدێتەوە بۆ خەڵکی ماوەیە کە تەواوەتی پیس بوو و بۆنێکی یەکجار ناخۆشی گرتووە خەڵکی خواستی کەمتری لەسەر و ئاوای بۆ خواردنەوە و خەڵکی زیاتر ڕووەکە نەم شوێنە و ئاوی لەو شوێنە ئەکڕن بۆ پێی کە لە بازار ماوەی کە ئەم دەیدا بەو نرخەکەمە لە بازار نرخەکەی گرانترە و من ئستا کاک یوسف لە تەنیشتمە و ئەمەوێ خۆی زیاتر باس لە چۆنیەتی تەسفێکردنم ئاو بدەن. ئەمە 5,000 ئاوگرێ 5,000 لە تراوەگرێ ئاوگەکەینەوە دووبارە گەرم بنەوە جیازەکە لە جیازۆی گەرم بنەوە ئەمەی خەزنە 5,000 تراوەگرێ خەزنە ئاو پاک ساف ئەوڕێکی سفاسی ئاوەکە بزان چۆنە ئەوش جیاز باسی ئەوم بۆ بکەی ئەمە ئەم ئاوەی کە تێکرێت چەندێن ناومایە ئەمێنێت و چۆنەتی پاکردنەوە نامێن یەکسەر نامێنێ و باشترێکانەوە ئەمە لە ئاوەگۆتێت لەو تا ڕاستەوخۆ پاکێکەکەەوە ڕاستەوە پاکردنەوەمە خەزنەوە ئەم لێ ئاگامێنێتەوە لێراگەون جاتێکینەوە دەبا بۆ هاوڵاتی با بڕی فاسی ئاوەکە بزان چۆنە ئەو پرۆژەکەمانەوە جیازە بزان چۆنە فەرقی چەنە فەرقی ئەگەر ئاوکارم ئەمە ئاوەکەی لە فاسیەکەی بزان چۆنە ئەمە ئەوی تەسفێکراوەکەی تەسفێکراوەکەی بزان چۆنە ئەمە 44-45 باشە ئەمیش ئەو مەشروعەکە خۆیەتی بێت تەسفێکراوە 224 یعنی تقریبا 280 شتێ فەرقیە تا ڕێژەیەکی زۆر نێوانیانە بۆ وایە زۆر فەرقیە هەرچەنێ زیاد بخوێنێ ئەوە پیسە هەرچەنێ کەم بێ پاکە ئەم بیرۆکەی لە چیوە بۆ تا لە دانانی ئەم ئامێرە وڵاتر ئەو مەشروعەکە پرۆژێ ئاوێ باش پاک نەیوتمان بامە دایم زان چۆنە دامانە دەخوا بە زیاد باشە ئینشەڵا نەجاحەت تێرە سەرکەوتوو تا چەند خەڵکی خواستی لەسەرم ئاوەیە وەڵا خەڵکی زۆر داواکارە زۆر ێژێ زۆر باشە و زۆر دەستخۆشی دەکە فرۆشتنەکەی چۆن چۆنیە چەند لیترە بە لیترە یاخود بە جلیکانەیە دەم دەبی ئەم خەتەرانەوە تا بینەوە کۆی بینی بە 500 ناپرێگەن هین خۆمان 1000 ڕوبێ واتە ئەو کەسێک کە تی ئاوەکە دەکرێگە دەبی خۆی بهێنێت بە 500 ناریدەن پێی دەبی 500 نا دەبی پاک ئەو پاکە خۆتانش دەبەتانەیە خۆماش دەبمانەیە ئەگەری خۆتان بێ و چەندێدە هین خۆمان 1000 ڕوبێ من هاوڵاتیەکم لەلایە هاتووە بۆ ئاوکڕین ئەمەوێ بە کورتی بچمە لای مامجلال تۆ بۆ ئاوکڕین بۆ پێشتر ئاو تەکڕێک و تازاو واللهی بەڕاستی ئیسە بۆمان دەرکەوتە ئەو مەشروعەکە هیچگا پیسە یعنی نەک هەر لە ئاوا پیسە ئەو ئەڵێن بەرازیاتیا گامێشتێنێت تۆ پێێنێ فرێدە ناوێژ با ماسیبی خوا یعنی ئاخر دەرەجا ئەو مەشروعەکە پیسە ئەمە یەکێکی دومینی ئامۆژگاریم بۆ ئەوەی بۆ حکومەتە بۆ قایمەقام بۆ حکومەت بۆ ئەم حیزبێتەوە خۆیانەوە بەرپرسەزانن و داوامان لێکن دەنگمان بدەین بۆ پەرلەمان و نازانچی و ئیداولا یە باشە هەر ئەمانە نییە ئیسای هەر کەسێ فەقیرە خانەکەی بفرۆشێ بڕۆ بۆ دایرێ ئاو ێژن بێرە 1,600,000 یە 1,600,000 ئەم گۆشتاوتە داوەتە من 1,600,000 بۆ لە منەسێنی یەکێ خانەکەی بەدرگایە ئیتر ئاخر دەرەجە ئاوەکە پیسە ئیتر ئەگەر یەکێکی لێی داهاتە خاسەتەن بۆ ئەو گەنجێلە بۆ ئەوانەی وا وەسەتن زۆر پیسە بەڵام بۆ ئەختیار لەبەرەوەی داهاتە ئەوە ئاو تۆڕ و تاڕ و چیزی خواردە تازە کلیۆملی زەحمەت دەتویش بێ زۆرمان شێوە تا ڕۆن کلیێر شۆنن معادل خاسەتن بۆ گەنجەکان زۆر زەحمەتە ماوە ئەختیارەکانمان شێوە کشی کلیێر شۆرێ گشت هەفتەیە ڕوا کلیێر شۆرێ بدەی ساڵێ ساڵیمەگە شۆری لەو دووە ئیتر بۆقی خەلاص یعنی ئەو مەسفێ دەرەقی ئەم ئاوە نای پاکیۆ بکە کولیەی من چۆن پاکیۆ بکە پرۆژەوی قەزای خورمات و ماوەی جاری چەندێ پاک دەکرێتەوە لەلایەن بەرەبەرایەتی ئاوەڕێ قەزاکەوە بەڵام ئەو پاکردنەوەی نییەکەوە ئەو پیساییتە بنبڕ بکرێت تەنها ئەو گژگایی سەرەوەی لا دەدەن و ئەمەش نابێتە هۆی ئەوەی کەوا ئاوەکە تەواو دڵنیایی بدرێتە بە خەڵکەوە لە ڕووی تەندروستی و شیاوی خواردنەوەی